وتی وەرە هەموو گۆشتەکەیدا هەموو حیوان خۆی چوین بۆ بازار لەگەڵ خێزانمە لەتێکی لە شێکمان کردی کە هاتەوە لە ماڵەوە کۆی کردەوە ئەبینیم کابرایەک لەبەر دەرکەکەمانە ئەو وەختە ماڵ نەبوو هێشتا بەرامبەر ماڵمان هەر هەنێتی چاوەڕێ شتێکە کەش ئەو چەق و فەق و شتەی فڕێدا کابرا چولیەوە بەدزی وایەکی کرد و وایەکی کرد و هەڵی گرت و ڕۆیشت وڵا ئەو شتی حاجی ئەو کابرایان بۆ بانکە منیش بام کەوت خاڵە وەرەوە بۆ ئەو چییە تی وەڵی ئەو مناڵێکم هەیە حەزی لە گۆشتە ئەم چەق و فەقی بۆەکەم تۆزێ ئاوی پێگەرمەکەم و ئەیدەمێ وتی وەرە هەموو گۆشتەکەیدا هەموو حیوانە هەموو حیوانەکەیدا ئیتر منیش لەو ڕۆژەوت وەڵی ئەم ملەتە لە زەحمەتا بێ وەڵی ئەم گۆشتەش لە من حەرام ناشی خۆم تا چێ لە گۆشتە نەخۆرمەوە سەدەوە بەخۆ ئێتر تا ئێستا نەمخواردووە تا ئێستا ئارێ وەڵا ئەو تقریبا 20 ساڵە عەمری خۆی کرد ئەو 40 ساڵێکە بێ گۆشت ناخۆ 40 ساڵە بێ گۆشت ئەوەنە ئەو ئەوەنە ئافرەتێکی ڕەحمەتی خۆی لێ ماوەستا لە عاقڵ یعنی لە بلیمەتی ئینسانێکی حتا بڵی سەخی بوو خواری خۆش بێ ان شاء الله لە بەهەشتا